ئەگەر سلێمانی بۆ زۆربەی خەڵک تەنها ناونیشانێکە لەسەر نەخشە، بەڵام بۆ ئەو هەر بەردێکی گەڕەکی سابوونکەران نۆتەیەکی میوزیکە کە لێدانێکی تایبەتی هەیە. بازمون و یادگارەکانی لەگەڵ قادر کابان و دڵشاد مەریوانی و شێر کۆبێکەس لە کۆتاییدا لەگەڵ مامۆستا ئەنوەر قەرەداغی بەردی بناغەی پەروەردەی میوزیکیان دانا تانەوەکانی دواتر چیتر پێویستیان بە ژێرزەمین نەبێت بۆ مەشقکردن. لە ناوجێرگەی گەڕەکی سابوونکەراندا لەو شوێنەی کە ژیان بە سادەیی ڕێڕەوی خۆی دەبڕی، کتوپڕ دەنجێکی پاک و بێگەرد هەوای کۆڵانەکانی گۆڕی. کاتێک بۆ یەکەم جار سەلاح گوێی لە ئاوازی شمشاڵەکەی خاڵی بوو، هەستی کرد پەردەیەک لەسەر چاوەکانی لادرا و جیهان لە بەردەمیدا ڕەنگی گۆڕا. ئەو دەنگە سادە و لەسەر خۆیە تەنها میوزیک نەبوو، بەڵکو وەک بانگەوازێکی نادیار و پیرۆز وابوو کە سەلاحی بانگ دەکرد بۆ ناو دنیایەک کە تێیدا ئازارە قوڵەکان دەبنە ئاواز و خەمە گەورەکان بەرگی جوانی دەپۆشن. لەو ساتەدا سابوونکەران لە گەڕەکێکی نیشتەجێبوونی ئاساییەوە لە ناو خەیاڵی سەلاحدا گۆڕا بۆ گەورەترین شانۆی ئۆپێرا و کۆنسێرتخانەی ژیانی. هەر تیشێکی خۆر کە دەیدا لە دیوارەگڵەکان و هەر دەنجێکی چەکوشی ئاسنگەرەکان کە لە دوورەوە دەهات لەگەڵ ئاوازی شمشاڵەکەدا دەبوونە سەمفۆنیایەکی تاقانە. من ماڵی باپیرەم بابە گەورەم حاجی شەحسەنی سەعاتی لە سابوونکەران بوون. من ئیتر زۆرم دڵ بە ئەوان خۆش بوو، حتا دا گەورەم ئەیوت کە ڕۆشتی ئیتر کە هاتی ئیتر حەزەکەم هەم هەفتەیە هەر لێرە بی و چی ئەوانە. خاڵم حەزی زۆر شمشاڵی لێیە. ئەنە ئەخیر جار کە من شمشاڵەکەم گر بەدەستمەوە و سیرمە کرد چیەکاوەوامە کرد لە خۆم و خۆم فێری گۆرانی کرد کە لێم ما یەک دوو گۆرانی ئەوی ئەو لێ یابوو سەیری پەنجەم ئەومە کرد. وەڵا وتی ئەو ئەگەر حەزەکەی بۆ تۆ شاڵەکەی یامێ بۆ خۆم. لە ناو حەوشەی قوتابخانەکەدا لەو شوێنەی کە ژاوەژاوی منداڵان و دەنجی تەپڵ تێکەڵ دەبن، مامۆستا عومەر عەلی ئەمین وەک ڕاوچیەکی بەهرەکان وەستاوە، تەپڵێکی بچووک لە دەستیدایە و بە دوای ڕتمێکدا دەگەڕێ کە لە ناو ناخی قوتابەکاندا دەنگ بداتەوە. یەک بە یەک تاقییان دەکاتەوە، بەڵام دەنگەکان وەک میوزیکێکی شێوا و بڵاو دەبنەوە و کەس ناتوانێت لێدانی دڵی ڕیتمەکە بگرێ. کاتێک نۆرە دەگاتە سەلاح هەموو شتێک دەگۆڕێ. ئەو بە متمانە بەخۆبوونێکی بێدەنگەوە تەپڵەکە وەردەگرێ وەک ئەوەی ئامێرەکە بەشێک بێت لە جەستەی خۆی. ڕیتمەکە هێندە بە جوانی ئەدا دەکات کە مامۆستا عومەر بۆ ساتێک بێدەنگ دەبێ و چاوەکانی لە خۆشیدا دەدرەوشێنەوە. کە لە ئیبتیدایی بووین کەشافەی پێکردین خۆی 50 کەس بووین، زۆر بەیانی هیم کرد کە تەپڵەکە لێبە کەس نەیتوانی. سەرا هاتە سەرەی من وتی تۆ تەپڵەکە هەڵگرت و لێ ماوتی ئافەرم من پێویستم بە تۆیە. ئیتر من بووم بە تەپڵژەنی مامۆستا عومەر عەلی ئەمین باوکی گەزدەخان. ئەلە وەختەوە هەستمە کرد کە شعورێکی هونەریم تایە و پێشەوەی پەنجەکانی لەسەر ژێباریک و هەستیارەکانی کەمانچە جێگیر ببن، سەلاح خاوەنی وزەیەکی بێپایان بوو کە لە ڕاکردن و ململانەی تۆپی پێدا خاڵی دەکردەوە. تۆپی پێ بۆ ئەو تەنها یاری نەبوو، بەڵکو خولیایەک بوو کە هەستی ئازادیەکی جەستەیی بێوێنەی پێدەبەخشی. ئەو کات نەیدەزانی کە چارەنووسی یاریەکی زۆر گەورەتری بۆ ئامادە کردووە، یاریەک کە تێیدا نەک تۆپ بەڵکو ڕۆحی مرۆڤەکان دەجوڵێنێ و ئاوازەکانی دەبنە زمانی هاوبەشی نەتەوەیەک.
مجموعة برادري مناڵی ئەو وەختە ئێستا هەر مستەوای بەرزانەیە مەسەڵەن ئەو دکتۆر محەممەد مەحوی ئەوە من و ئەو هەر لە 4 ساڵی 5 ساڵیەوە بەیەک بووین تاکو هین یاریمان کردووە هەر لە گەڕەکەی خۆمانە 5-6 کەس بووین ئەوەی کە لە بیرمە دکتۆر محەممەد مەحویە ئەمە خەڵکی کەش ڕەفیقی زۆرمە بۆ بەس شەر نییە هەمویانم لە بیر بێ بەڵام هەمویان دەموچیان لە بەرچاومە بەخوا کە چوینە تیپی مەریوان زۆر بەجددی لە فترێکی زۆر کەما لە پێشەوە یاریکەرەکان بووین. کاتێک سەلاح بەهێمنی شمشاڵە بچووکەکەی لە گیرفانی دەردێنێ و دەست دەکات بە ژەنینی مەقامێکی خاو و پڕ لە سۆس کەش و هەواکە دەگۆڕێ ئاوازەکە وەک دەرمانێکی ڕۆحی دەچێتە ناو دڵی هاوڕێکانی یەک سەریان بەرز دەکەنەوە و بێدەنگیەکی سەیری پڕ لە عشق و ئارامی هەموو شوێنەکە دادەگرێت. لەو ساتەدا سەلاح لەو تەمەنەکەمەدا گەیشتە ڕاستیەکی گەورە میوزیک دەتوانێت کارێ بکە کە نەقسە و نەهاوار ناتوانن ئەو تێگەیشت کە ئەرشی ئەو لە ژیاندا تەنها تۆمارکردنی گۆڵ نییە بەڵکو گەیاندنی پەیامی ئاشتی و ئارامکردنەوەی دڵەماندۆکانی نیشتیمانەکەیەتی کاچین بۆ دەرەوەی شار هەرە بۆی یاری بکەین مەسەڵەن لەگەڵ لەبیرم لەگەڵ خانەقین یاریمان کردووە بە شمشاڵەکە لەم سەر تا ئەو سەر کە هاتوومەتەوە شمشاڵم بۆ برادەرەکانم لیاوە. ئەو ڕۆژە کاتژمێرەکان لە چارەک بۆ 4 داوەستان دەنجی تەپڵ و ئامێرەکان وەک موکناتیزێکی ڕۆحی ڕایان کێشە لەو لاشەوە یاریەکە دەستی پێکردبوو هاوڕێکانی لە یاریگادا چاوەڕی سەلاح بوون کە یاریزانی سەرەشی گۆڵکاری تیپەکەی بوو بەڵام سەلاح لەو چرکە ساتەدا چیتر یاریزان نەبوو ئەو ببووە موریدێکی تینووی میوزیک ئەو چرکە ساتە بوو کە لە ڕۆحیدا وەرزشەوانەکە کۆتایی هاتوو میوزیک ژەنێک لەدایک بوو کاتژمێر 4:04 بەڵام بۆ سەلاح کات لە چارەک بۆ 4 داوەستاوە ئەو لەوێ لە ناو سێبەری ژوورێکی سادەدا ئەنوەر قەرەداغی دەبینێ کە بە پەنجە سیحراوەکانیان کەمانچە دەژەنن ئەو ئاوازە سەلاح دەباتە جیهانێکی تر نیو کاتژمێر هۆش و یادی لای خۆی نامێنێ نیو کاتژمێر کە تێیدا ڕۆحی تینووی لەو میوزیکە تێر دەبێت کاتژمێر دەبێتە 4:04 سەلاح بە ئاگا دێتەوە و بەڕاکردن بەرەو یاریگا دەچێ. من لە ماڵی خۆمانەوە دەرچووم بۆ مەلعەبەکە جانتای یاریکردنەکەم و پانتۆڵی یاریکردن و خۆنەرەوە هەمووی تیا بوو بە پشتمەوە بوو گوێم بەلای ئەدادی سلەمانی کوڕانە ڕۆشتم گوێم لە دەنگی مۆسیقایەکی زۆر خۆش بوو وەڵات چوون بەرەو لە دەرگاکە چوومە ژوورەوە بۆ پەنجەرەکەم سێرم کرد پەنجەرەیەکی شکاو بوو لێوە سێرم کرد 2 کەسم لێ ناسین مامە ساولێمی و حەنا لەگەڵ ئەنۆ خەراقی کەمانچەی لێ زۆرم لا خۆش بوو هەر گوێم گرت مۆسیقایەکیان لێ ئەمە غەم بەدڵ بوو ئەو غەم بەدڵ بوو هەر گوێم گرت تا ئەو وەختەی من مامە سەلاح پێوتم سەعات 4 یاریەکە دەست پێیەکە وەڵا کە مامە ساولێمی حەناوتی پشوو ئیسراحەت کە سێرم کرد سەعات 4:04 یعنی یاریەکەمان چارەچێت تێپەڕ بووە ڕام کرد بە ڕاکردن بۆ مەلعەبەکە ترسا مامە سەلاحیش لێم بە لێدانێکی توند و دەنجی شکانی ئێسکێک کە هەموو یاریگای بێدەنگ کرد ئەو هاوارەی سەلاح لەو چرکە سادەدا کردی تەنها هاواری جەستە نەبوو بەڵکو ماڵاوایی بوو لەو خەونانەی کە بە تۆپی پێوە دەیبینین خوێنی سەرچیمەنەکە نیشانی کۆتایی هاتنی خولیای وەرزشی وەرزشەوانێک بوو بەڵام لە هەمان کاتدا ئاوێکی سوێر بوو بۆ ڕێجی ئەو بەهرە میوزیشەی کە لە ناخیدا چەکەرەی کردبوو هەندێک جار ژیان قاچت دەشکێنێ تەنها بۆ ئەوەی ناچارت بکە بە باڵەکانت بفری لەو ڕۆژەوە سەلاح تێگەیشت کە چیتر ناتوانێ بە قاچەکانی غار بدە بەڵکو دەبێت بە پەنجەکانی مێژوویەکی نوێ بۆ نەتەوەیەک بنووسێتەوە
چکە چوو مامەستا سەڵاح ئەمەکەریم تووڕە بوو لێم بەڵام ترسام لێم بە وتی خۆ بگۆڕە خێرا لەکەوە بووی وتم بەخوا یعنی بەڕاستی دعایەکە شتێکم بۆ دروست کرد بۆی ئاز نەبێ لێم کە گوایە مشکلێکی ماڵمان هەبووە وانە خۆی ڕاستیشم نەکرد بەڵام خۆم پاراست لە تووڕەبوونەکەی ئەو مەسمە پێشەوە وتی باش بچۆ پێشەوە وڵات چوومە پێشەوە چارەکێ 20 دقە هیرەکە ڕۆشت بوو یارێکە وەڵا 25 دقەشی ڕۆشت بوو وەڵا 5-6 دقەی نەبەر گۆڵەکەم کرد من ئەتە دوای 2-3 دقە یاریەکە جێمی یەکەم تەواو بوو بووین بە یەک و یەک یعنی ئێمە براوین چونکە تەعادل بینە ئێمە براوە بووین چونکە خاڵمان زیاتر بوو 31 بە 30 بووین جێمی دووەم دەستمان پێ کردەوە وەڵا 34-35 دقە ڕۆشت کەسمان گۆڵمان نەکرد من چوومەوە شوبێ سەد وەڵا هەمە بچکۆ تۆپەکەی هێنا لە 5-6 کەسی ئێمەی دەرکرد هات بۆ لای من کاتە لای من فێڵەکەی خۆمم لێ کرد لێم کرد تۆپەکەم لێسەن یەک شەقی لە قات بەرنیوکی خاچی ئالەم خوار ئەژنۆمیە ئەم منە ئازارمە تمەس دەرزێکی لێ بووە خۆی قاچم برینار بوو ئەوەی خوێن بوو وەڵا منیان هەڵگرت و بەین بردمیانە دەرەوە لەو وەختەوە من یاریم تەرک کرد السلام عليكم. عليكم السلام كرم فرمو عزيز النبي ئەو کەمانە بە چەنە؟ باي 8 دینارە. کاتێک نرخی کەمانچەکەی بە 8 دینار دیاری کرد بێدەنجێکی قۆڵباڵی بەسەر هەردووشاندا کێشا ئەو 8 دینارە بۆ گەنجێکی وەک سەلاح تەنها ژمارە نەبوو بەڵکو شاخێکی بەرز بوو لە بەردەم گەیشتن بە خەونەکانی مامۆستا کە لە ناو قوڵایی چاوەکانی سەلاحدا دڵسۆزی و خولیایەکی بێپایانی بۆ میوزیک دەبینی بە ڕۆحێکی باوکانە و میهرەبانەوە بێدەنجەکەی شکاند و پێشنیازی کرد کە ڕێڕەوی ژیانی سەلاحی گۆڕی وەرە مەڕۆ ئەتوانم مامەڵەیەکی لەگەڵاکەم ئەتوانم بەقیز بدەمێ ئەتوانی هەفتەی 9 دینارم بیتێ زۆر باشە. پێشنیازەکە وەک سروەیەکی ئارامبەخشوا بوو کە هەموو هەفتەیەک 9 دیناری بداتێ تا 8 دینارەکە تەواو دەبێ لەو ساتەدا چاوەکانی سەلاح پڕ بوون لە فرمێسکی خۆشی سەلاح کەمانچەکەی وەک کۆرپەیەکی تاقانە لە ئامێز گرت و بەدار شەقەکانیەوە بەرە و دەرەوە هەنگاوینە چوومتم ئەو کەمانچەیە بەچەتی ئەوە وەڵا بە 10 دینارە یا نازم شتێکی وت بەڵام تۆ 8 بە وتم باشە مامەسا بەڵام بخوا با محاول بکەم زانم چۆن پارەکە بوتی بە چۆن ئەتوانی بیە من ڕۆژی 50 فلسم هەبوو ڕۆژی ڕەفیقەکانم هەمووی 10 فلس و 15 فلسیان هەبوو ڕۆژانە سەلاح لە تەمەنێکی زوو فێر بوو کە عەشق و خولیا پێویستی بەڕەنج و قوربانیدانە ئەو 100 فلسەی کە هەموو ڕۆژێک لە سەرتاشخانەکەدا کۆی دەکردەوە و دەیبردە لای مامۆستا عومەر خشتێکی زێڕین بوو لەو قەڵا هونەریەی کە خەریک بوو لە ناو دڵیدا دروستی دەکرد ئەو بەڕەنجیشانی خۆی یەکەمین کەمانچەی ژیانی کڕی باوەگەن ئیتر من ئەمەوێت لای تۆ ئیش بکەم بەڵام نامەوێت پارەم بە خۆڕایی بیتێ باش ئەتوانی ڕۆژانە بۆکەی بە 100 فلس لە ناو سەر تاشخانە بچووکەکەی باوشیدا لەو شوێنەی کە دەنجی مەقەست و شانە تاکە میوزیکی ڕۆژانە بوو سەلاح فێری گەورەترین وانەی ژیان بوو ئەو گەنجەی کە دوێنێ لە یاریگاکاندا غاریەدا ئێستا لە پەنای باوکی وەستاوە و داوای کار دەکا نەک بۆ تێرکردنی سکی بەڵکو بۆ تێرکردنی ڕۆحی تینووی بۆ ئاوازی میوزیک یەکسەر چوون بە دوکانی باوکم هەر لێو لای ئەوانەوە بوو کە بەرەو سەرکارە ڕۆیامی 10-15 دوکان ئەو لای ئەوان بوو چونتم باوکەوتیا تمەگەر بێم ئیشی لا بکەم ئەو وەختە سەرتاشیە بوو وتمەگەر بێم ئیشە لەگەڵا بکەم ڕۆژین بۆکەی بەسە وتی وەرە پێویستە بە پارەیە تم نەبەخوا هەر حەزەکەم ئیش بکەم و تااقەتی فینم نەما و قاچم یەشێ و چیوانە وتی باشە وەرە مالیان لە سەرکارێز بوو ماڵی ئێمە شەر لە پشتی مەخبەرەکەی سەرکارێزەوە بوو
ئیتر یەکتریمانە بینی بە تایبەتی خاڵی خۆش بێ باوکی کاک مامۆستا سەلاح کاک شێڕۆ و پیاوێکی زۆر بە لوتف و محتەرەم بوو ڕێزی هەموو کەسێکێگر و منیشی زۆر زۆر خۆشەویست. ئیتر چوم لەگەڵ مامۆستا عومەر ڕێکەوتم هەفتەی بە 9 دینار 8 دینارەکەی بەمێ لەگەڵ باوکما بەردەوام بووم تا 8 دینارەکە مایەوە 7 دینار و نییە 2 دیناری مابوو کە ئەخین 9 دینارم برد لی وەرنەگرتم و توی ئەوەش بۆ تۆ باقیکەشی بۆ تۆ. لەناو هۆڵە بێدەنگەکانی پەیمانگەی مامۆستایاندا ئاوازێکی کوردی هێمن کە لە پەنجەکانی عوسمانی هاوڕێەوە دەها و سەلاحی نوقمی خەیاڵ کرد. ئەو دەنگە تەنها میوزیک نەبوو بەڵکو بانگەوازێک بوو بۆ جیهانێک کە سەلاح ساڵانێک بوو لە ناو ناخیدا بە دوایدا دەگەڕا. یافتەرین دەست خۆش زۆر زۆر جوانی ژێنی. چۆن لێ مامۆستا ویلیەم حەنا فێر بووم حەزەکەی فێربی ئەڕەوا بۆچی حەزنا کەوایە زۆر چاکە پێکەوە چین بۆ لای دەتوانی ئێستا موزیکێکی ترم بۆ بژێنی سەرچەوە. کاتێک عوسمان ناوی مامۆستا ویلیەم یوحەنای هێنا سەلاح هەستی کرد کلیلی دەروازە ڕاستەقینەکەی میوزیشی دۆزیوەتەوە. عوسمان باسی پیاوێکی دەکرد کە تەنها نۆتەی فێر ناکە بەڵکو فێری دەکا چۆن گوێ لە ڕۆحی ئاوازەکە بگرێ. ئەمە ڕێگەوشتە بوو کە سەلاحی تینوی میوزیک پێویستی پێی بوو مامۆستایەک کە بتوانێت ئەو زەخامەی ناودڵی بۆ ڕێکخا و پەنجەکانی ئاشنا بەژەیەکانی کەمانچەکەی بکە. برادێکم هەبوو هەر لە مەعهد و ئەی لە دارمعلمین وانە بەیەکەوە بووی ناوی عوسمان محەممەد ئەمین بوو ئەو لای مامۆستا ویلیەم یوحەنا دەرسی خوێن باشە پێم وتم ئوسام پێم عوسا وتم ئوسام کەمانچێ لەکوێوە فێر بوویت وەڵام مامۆستا ویلیەم یوحەنا وتم بۆ نامبەی کە منیش کەمانچێکم کردیەوە بردمی وەلای مامۆستا ویلیەم یوحەنا وتی تاقی کردمەوە وتی ئافەرم زۆر باشە 6 مانگ دەرسی پێوتم دەرسی هەفتەی بە 9 دینار. سلام بەخێری ئامۆستاژان ئەمە سەلاحی هاوڕێمە زۆری حەز بە مۆسیقایە خۆش تۆزە شارەزایی هەیە حەزەکە زیاتریش فێر بێ تۆزێکم بۆ بژانە. لەو ئێوارەیەدا سەلاح تەنها بەڕێ نەکەوت بۆ فێربوونی میوزیک بەڵکو گەشتێکە بەرەو قوڵایی ڕۆح. لەو ساتەدا چاوەکانی سەلاح بە هیوایەکی نوێوە دەدرەوشانەوە. ئەو چیتر تەنها گەنجێکی خاوەن کەمانچە نەبوو بەڵکو قوتابیێکی پێداگیر بوو کە بڕیاری دابوو بچێتە لای گەورەترین مامۆستاکانی سەردەمەکەی. ناسینی عوسمان و ڕێنوێنەکەی بۆ لای مامۆستا ویلیەم خاڵی وەرچەرخانی سەلاح بوو لە ژەنینێکی سادەوە بۆ ناو قوتابخانەیەکی هونەری قوڵ کە دواتر مێژووی میوزیکی کوردی پێدەوڵەمەند کرد. تۆ گوێچکەیەکی مۆسیقی باشتەیە ئەتوانی هەفتەی 1 ڕۆژ بیلای من دەرس بخوێنی بە 9 دینار. 6 مانگ دەرسی پێوتم هەموو هەفتەی 9 دینارەکە هەفتانە 9 دینارەکەمە هەیە. هەندێک جار گەورەترین وانەکانی ژیان لە ناو کتێب و نۆتەکاندانین بەڵکو لە ناو هەڵوێستە مرۆیەکاندایە. سەلاح بۆ ماوەی 6 مانگ هەموو هەفتەیەک بەڕەنجی شان و بە دڵێکی پڕ لە ئومێدەوە 9 دینارەکەی دەبردە لای مامۆستا ویلیەم. ئەوای دەزانی ئەوە نرخی فێربوونە بەڵام نەی دەزانی ئەوە مەشقی دڵسۆزیە. ئای دەست خۆش ئێستا تۆ کەمانچەژەنێکی زۆر زۆر باشی دەست خۆش. کاتێک مامۆستا ویلیەم قوتووە پڕ لە 9 دینارەکانی گەڕاندەوە بۆ سەلاح جیهانێکی نوێ لە بەردەم ئەو گەنجە داواڵا بوو. ئەو تێگەیشت کە میوزیکی ڕاستەقینە
بازرگانی نییە، بەڵکو ئەمانەتێکی پیرۆزە کە لە دڵێکی گەورەوە دەچێتە ناو دڵێکی تر. سەگانەوەش حەقی کۆتاوانە. ئاسایە بڕۆم دانیشە ئیشم پێێتە سەرچاو. ئەو قوتووە تەنها پارەی تێدا نەبوو، بەڵکو متمانەی مامۆستایەکی گەورەی تێدا بوو کە بینی بووی سەلاح چۆن بەداشەقەکانیەوە بەڕەنجی سەرتاشخانەکەی باوکی خەریکی نەخشاندنی داهاتوێشی ڕەنجینە. کوڕم من پارەم لە تۆ ناویست، تەنها ویستم بزانم ئەتەوێ مۆسیقا فێربی، بەڵام تۆ ئێستا هونەرمەندێکی زۆر باشی، فەرمو ئەوە هەموو پارەکەت بێ بەشت بۆ خۆت. لەو ڕۆژەدا سەلاح فێر بوو کە هونەرمەند پێش ئەوەی دەست بۆ ئامێرەکەی ببە دەبێت خاوەنی کەسایەتێکی بەرز و پابند بێ. وتی بوەستە چوو بە ژوورێک هاتۆ قوتوویەکی بۆ هێنامتیەوەی تۆیە قوتووە. وتم چییە؟ وتی تۆ بیکەرەوە. کردمەوە چەند نێو دیناری یا بوویە هەفتانە هەمووی تیا بوو. تیوەی تۆیە ئەو لێ میحەنە. بۆ ئێستا کە هەردەم کە باسی مۆسیقاکەم شانازی بەو کابرایەوەکەم. لەو سەردەمەدا میوزیک بۆ زۆرێک لە باوکەکان نیشانەیەک بوو بۆ ونبوون و بێ ئامانجی. ترسێک بوو لەوەی کوڕەکانیان لە خوێندن و کاردا ببڕێن. باوکی سەلاحیش وەک هەر باوکێکی تری ئەو کات دەیویست کوڕەکەی لەسەر زەویێشی پتە و بوەستێ، نەک لە ناو خەیاڵی ژێ و ئاوازەکاندا. هەر بۆیە ماڵە سارد و شێدارەکە بوو بە تاقە پەناگەی سەلاح، شوێنێک کە تێیدا میوزیک نەک هەرخولیا بەڵکو بوو بە جۆرێک لە یاخیبوونێکی پیرۆز. سەلاح لەناو ئەو بێدەنجیەدا فێر بوو چۆن بە چرپە لەگەڵ کەمانچەکەی بدوێت، ئەو دەنگە نزمەی کە تەنها خۆی دەیبیست. دەنگدانەوەی هاوارێکی گەورە بوو لە ناخیدا، لە کاتێکدا هەمووان لە ژوورۆ خەوتبوون، ئەو لە ناو تاریشیدا خەریکی نەخشاندنی ڕۆناکترین ڕۆژەکانی بوو. ترس لە دەنجی پێی باوکی وای لێ کرد گوێی ناوەوەی تیشتر بێ و میوزیک لە ناو ڕۆحیدا قوڵتر ببێتەوە. ژێرزەمینەکە بۆ سەلاح چیتر شوێنێکی تاریک نەبوو، بەڵکو یەکەمین تاقیگەی هونەری بوو کە تێیدا فێر بوو چۆن لە ناو بێدەنجیدا گەورەترین سەمفۆنیاکانی ژیانی دروست بکە. سەلاح بەڵێ ماوکە سەلاح کوڕمەوە چیەکەی؟ ئەوەرە بۆلام باوکە بەسەر چاو. باوکم کابرایە بوو زۆر ڕقی لە مۆسیقا و فونەر و ئەوانە بوو. قەت نەمێراوە لە بەچایەوە لێبم ئەبوو تا یەکشی کەو پێ بڵێم ئەمە پێ ناخۆش نەبێ تا 2 ساڵی ڕێکیش بەدزیەوە کەمان چەم لێە. هەندێک جار ڕاستیەکان پێویستی بە پاڵنەرێکی کتوپڕ هەیە تا خۆی دەربخە. سەلاح بۆ ماوەی 2 ساڵ میوزیشی وەک نهێنێکی پیرۆز لە ناو تاریکی ژێرزەمینەکەدا حەشاردا بوو، لە ترسیەوەی باوشی وەک کارێکی بێ ئامان سەیری بکە. بەڵام ئەو ڕۆژە بەهۆی زیرەکی و پێداگری مستەفا ئەحمەدەوە ئەو پەردەیە درا بەلایەکدا. سەلاح بۆ تۆزە کەمانچەمان بەناژەنی کەمانی چی میخوانە کەمانەزار شەفژمەگە 2 ساڵە خەریکی بانەچم بێنم دەگە ڕاستە هەیە بڕۆ بێنە. کاتێک سەلاح یەکەم نۆتەی لە بەردەم باوشیدا لێدا تەنها میوزیشی نەژەنی، بەڵکو هەموو ئەو ساڵانەی لە ناو ئاوازێکدا کورت کردەوە کە تێیدا هاواری دەکرد ئەمە منم، ئەمە ڕۆحی منە. باوکی کە پیاوێکی جدی و دوور بوو لە میوزیک لەو ساتەدا تێگەیشت کە ئەوەی کوڕەکەی دەیکات کات کوشتن نییە، بەڵکو لێهاتوویشی دەگمەنە کە شایەنی ئافرینە. ئەو ساتە خاڵی ئاشکردنەوەی سەلاح بوو لەگەڵ ماڵەکەی خۆی، چیتر پێویست نەبوو لە ژێرزەمینە ساردەکاندا خۆی بشارێتەوە. ئەو ئافرینەی باوکی گەورەترین مەدالیا بوو کە سەلاح لە ژیانیدا وەریگرت بێ، چونکە ڕێگای بۆواڵا کرد تا بە ئاشکرا و بە سەربەرزیەوە کەمانچەکەی بکاتە هاوڕێی هەمیشەیی و مێژوویەکی نوێ بۆ خۆی و میوزیشی کوردی بنووسێتەوە.
مستەفا ئەحمەی کەشکۆڵ منی کەشف کرد لای باوکم وەڵام مستەفا لە بەرچایی باوکم و دایکم و ئەوانە وتی سەلاحزە کەمانچێکمان بۆ لێ چوو بووین بۆ میواناری ئەوان ئیتر لەو دانیشتن و ئەوەی کە لە بیرم بێت وا بزانم تەکلیفمان لە من تەکلیفم لە کاکسەلاح کردکەوە پارچەیە مۆسیقا و شیوامان بۆ لێبا ئەوی وتی جا مۆسیقایکی و کەمانیشی ئەوانە وەڵا چوم کەمانەکەم لەو دیوە هێنا لە ماڵەوە ئیتر ئەوە بوو تەنانەت نازانم لە سەرەتاوا بزانم خوا لێی خۆش بێ باوکی زۆر حەزی نەئەکردکەوە هونەرمەندێکی مۆسیقی و ئەوانەی لێ دەربچێت باوکم هەواسێنێکی کردم ڕۆحم چوو لێم نەیە وەڵا وتی هەسە بیەنەگن خۆمەچمە هێن مەزام لەکوێیە من نەمزانی کە ئەزانێ وتم بەگە پیای بڕۆ بیێنە وەڵا خۆی ڕۆی کەمانەکەی هێناوە هاتدانێتی دێ چزێکمان بۆ لێ سەیری باوکمەکە وتم بەر شەقم نایە لێرە زۆری ڕق لە مۆسیقاوەوانە بوو تیدەی لێیە وەڵا تۆ لێکە گۆرانی فۆلکلۆرەکانم زۆر لەبەر کرده بوو وەڵا دوو گۆرانی فۆلکلۆریم بۆ لێ کەسی باوکم تێی ئافەرم وەڵا خۆ زۆر خۆشە ئەی بۆ لە بەرچای من بۆم لێ نایی وەژە من ترساوم نەمێرا ئیتر لە وەختەوە من دەسم کردەوە کەمانچەلیان لە ماڵی خۆمان تەمرین مەکرد ئاوازێک بۆ قادر کابان ئامادەکرا نۆتەکانی وەک نزاوا بوون بۆ ئازادی بەڵام دەستی جەلاد و تاریکی خێراتر بوو قادر کابان شەهید کرا و ئەو ئاوازە بۆ برینێکی قوڵ لەسەر دڵی سەلاح هەرگیز تۆمار نەکرا بەڵام وەک یادگاریەک بۆ هەمیشە لە مێشی دامایەوە سەلاح تێگەیشت کە لەم وڵاتەدا تەنانەت ئاوازەکانیش باجی نیشتیمان پەروەری دەدەن ئەو ئاوازە تەواو نەکراوە هەمیشە لە ناو کەمانچەکەی سەلاحدا دەلەرایەوە وەک دەنجێکی نزم کە تەنها خۆی و ڕۆحی قادر دەیان بیست سەلاح هەرگیز ئەو نۆتەی نەدڕان بەڵکو لە سوچێکی دڵیدا شاردیەوە تا پێمان بڵێ کە میوزیک لەم خاکەدا بە ئارەقە و خوێن دەنووسرێتەوە سەلاح بە دەنجی قادر کابان زیاتر میوزیک و گۆرانی خۆشویست چونکە ئەو دەنگە بۆ ئەو تەنها گۆرانی نەبوو بەڵکو ئیلهامی ژیان و میوزیک بوو هەموو گۆرانی بێژەکانی تیبی مەسخای سلێمانی لە قار کابانەوە لە کەریم کابانەوە لە پێش ئەوان کێ بێ هەمووی عەباس محەمەوە لەگەڵ محەمە عەباس بارامەوە لەگەڵ هەمووی ئیشم لەگەڵا کرد گۆرانی مامۆسای نەمر مامۆسا کەریم کابان نازانم چۆن خۆشم میستید ئەو یەکێکە لە بەرهەمەکانی مامۆسا سەلاح کە تایسە لەسەر زمان و گوێچکەی هەموو بیسەر و بینەرێکە و هارمۆنیەکی ڕێک و دروستی تێدایە کە لەو سەردەمەدا بەو شێوەیە کار ناکرا من نۆتە و هەموو شتێکم حازر کرد بوو بۆ قارگاوان کەسێم کرد قارکاوان گیراوە ئیتر کە گیرە ئیتر بەرڵا نەبوو ئەعدام کرابوو ئیشم زۆر بۆ کرد بوو هات بۆ ماڵی خۆمان ماڵمان لەسەر کارێز بوو ئیشێکی زۆر جوانم بۆ کردبووە تای سەرژماوە هەڵم گرتۆ نەیەم بە کەس سەرنجی ڕاکێشاوم زۆر قژیدە سەرنجی ڕاکێشاوم زۆر چاویشین داویە پرشنگ لە چاوم زۆر چاویشین داویە پرشنگ لە چاوم دشاگیان بەخێر بوو باش بوو هاتیت شعرێکم داناوە ئەمەیە کۆپلەکەین بۆ دەستکاری کەیت زۆر باشە ئەمەم هەڵبژاردووە ئەگە سێریگەی مەمنوتە بم سەلاح ڕەوف و دڵشاد مەریوانی تەنها دوو هاوڕێ نەبوون بەڵکو دوو تەواوکەری یەکتر بوون ئەوان پێکەوە جیهانێکیان دروست کرد کە تێیدا میوزیک و هۆنراوە یەکتریان تەواو دەکرد دڵشاد خاوەنی توانایەکی بێوێنە بوو لە نووسیندا بە جۆرێک کە دەیتوانی لە چرکە ساتێکدا وشەکان ئاڵوگۆڕ بکە و دەقەکە بۆ میوزیکەکەی سەلاح ئامادە بکە ئەم هاوکاریە وەرچەرخانێکی گەورە بوو لە مێژووی گۆرانی کوردیدا کاتێک سەلاح ڕیتمێکی پێشنیار دەکرد دڵشاد
بە خێرایەکی سەرسوڕهێنەر هۆنراوەکەی لەگەڵ ئاوازەکەدا دەگونجاند. ئەوان پێکەوە سەلماندیان کە هونەری ڕاستەقینە لەو شوێنەدا دروست دەبێ کە شاعیر و میوزیکژەن پێکەوە گوێ لە لێدانی دڵی یەکتر دەگرن. توانای بێپایانی دڵشاد مەریوانی لە گۆڕینی خێرای وشەکاندا وای دەکرد سەلاح بە ئازادیەکی زۆرەوە ئاوازەکانی دابنێ. ئەم پێکەوە بوونە تەنها بەرهمێنانی گۆرانی نەبوو، بەڵکو دروستکردنی زمانێکی نوێی جوانی بوو بۆ نەتەوەیەک کە لە ناو جێرگەی ململانەکاندا بە دوای ئارامی ئاواز و هێزی وشەدا دەگەڕا. تاقەیەکی زۆر گەورە لە ژیانیا بوو. مەسەرەن یەکێ لەوانە من دایان جار گوێم لێ بۆ شعرێکی دێڕی چل دێڕی بۆ خوێنومەتەوە بەبێ و یۆرەقەی پێبێ بەبێ و هیچێکی پێبێ ئەخرەبە بەهرەیە بەڕاستی. ئەنجا مەسەڵم شعرێک کە شعری یاومەتێ خوێنومەتەوە مەسەڵ کەلیمێکم بەدڵ نەبووە یەکسەر وتمە مامەدڵە ئەوە واوە یەکسەر کەلیمەکەی بە جوانی گۆڕیوە. زۆر کابراکی بەهرەمەند بوو لە مەسایلی وشە بەڕاستی. هەرچی شتە جوانەکان ئەمەی شعری یاومەتێ ئەمەم تەلحی یعنی دایان جار لە مێرەجاراتی هینە عێراقیە بە گۆرانی مناڵان کە زۆربەی شعری ئەو بوو یەکەمیمان وەرەگرت. ئیشی زۆر جوانیشم کردو بۆ ئۆپێرە توشتمان کردو هەمووی شعری دڵشاد مەریوانیە. مامەسا سەلاح ئەو تەلحین و شتا کەس پێ نەوت وەرەوە لە حەندانێ خۆی فێری بووە بە حکمی ئەوەی کە زۆر خولیای مۆسیقا بوون ئەمانە گەڕاون دەورات و شتیان بینیوە و گوێن لە مۆسیقاگریایی ئێساش بیرەکەمەوە لە دەرسی ئەنەلایزە دەرسی چێژی مۆسیقایە هەڵسەنگانن تەحلیلی ئیشەکانی بۆ کردین مەسەڵەن سیمفۆنی نۆی بیتهۆڤن فلانە موڤمنتی یا فلانە جوڵەی ئاوە ئەم شتانەی تایە. لە گۆشەیەکی پڕ لە خەیاڵی نێو ماڵەکەی شێرکۆبێکەسدا لەو چرکە ساتەی بێدەنجی باڵی بەسەر ژوورەکەدا کێشا بوو. سەلاح ڕەوف بە چاوێکی داخرا و ڕۆحێکی ئامادەوە کەمانچەکەی وەک پارچەیەک لە جەستەی خۆی لە باوەش گرت بوو بێەوەی هیچ دەقێکی نووسرا و یان نۆتێکی مۆسیقی لە بەردەمدا بێ. ئافرەم سەلاح دەقەکەت لە بەردەمت نییە نۆتەکەشم نەبینی پێت چۆن لە بەرد کرد؟ کاک شێرکۆ ئاخر شعری تۆ تەنها وشە نییە لەسەر کاغەز. شعرەکەت شەپۆلی دەریایەکە کە هاتە ناو دڵمەوە پێویستی بە نۆتە نییە. ئیمپراتۆری هۆنراوە شێرکۆبێکەس کە بە سەرسامیەوە لەسەر کورسەکەی بەرامبەری دانیشت بوو چاودێری ئەو پەنجانی دەکرد کە بێ هیچ دوو دڵیەک لە نێو تەلەکاندا دەگەڕان. بۆ شاعر جێگەی تێڕامان بوو کە چۆن هونەرمەندێک دەتوانێت ئەو هەموو کۆپلە و وێنە هۆنراوەیە قورس و درێژانە لە مێشکیدا پاشەکەوت بکە و ڕیتمێکی مۆسیقیان بۆ دابتاشێ بێ ئەوەی پەنا بۆ کاغەز ببە. ساڵی 1982 لە کاتێکدا جەنگ و ململانەی سیاسیەکان هەموو کونجێکی ژیانیان تەنی بوو لە ناو هۆڵە ساردوچۆڵەکانی پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی وەرچێرخانێکی مێژووی ڕوویدا. سەلاح ڕەوف و ئەنوەر قەرەداغی وەک دوو پێشەنگی بوارەکە بڕیاریاندا بەردی بناغی قۆناغێکی نوێ دابنێن. سەلاح لێرە و دەست پێەکەین ئەبێت بەشێکی میوزیکی بۆ دروست بکەین. کاک ئەنوەر ئێمە تەنها میوزیک فێرینەوەیە ناکەین. من ئەمەوێت قوتابیە کە لێرە دەردەچێت نەک تەنها پەنجەکاری بەڵکو ڕۆحیشی مۆسیقا بێت. لێرەوە مێژووی پەروەردەی میوزیک لە شارەکەدا نەک هەرگۆڕا بەڵکو لە حەزێکی تاکە کەسیەوە بوو بە دامەزراوەیەکی ئاکادیمی. سەلاح ڕەوف تەنها میوزیکژەنێکی سەر تەختەی شانۆ نەبوو، ئەو بووە باوشی ڕۆحی سەدان میوزیکژەنی تر. ئەو کوڕەی خاڵی شمشاڵەکەی پێسپارد. ئێستا مێژووی میوزیکی نەتەوەیەکی سپارد بەنەوەکانی دوای خۆی. ئەو مێژووی میوزیکی نەتەوەیەکی لە ناو دەفتەری نۆتە و دەنجی ئامێرەکاندا کۆ کردەوە بە ئەو پەڕی دڵسۆزیەوە ڕادەستی نەوەکانی دوای خۆی کرد. خۆی معادی فرونجە پەیمانگای هونەرە جوانەکان هەبوو بەڵام بەشی مۆسیقای نەبوو. ڕۆژێکیان کاگەنۆر ئەوە ڕۆژانە بێ کۆمیلەتیب
قسەی لەگەڵ کردم وتی شتێکی ئاواکەین واکەین ڕێی چییە تۆش بێت و بەیەکەوە بیکەینەوەتم بەسەر چاو ساڵی 1970 کە بەشی مۆزیکەکرێتەوە من تازە دەسماوەتە ئەمریکەمانچە بەڵام لەو شتە تێگات وەختێک کە مامەسانۆ قەراقی پێ ئەڵێ بە تەمای بەشی مۆزی بکەینەوە مامەسانۆر کاچێ پێڵە شتێکی وایە تۆش کاک سەڵاح لە بواری مۆزیکا شارەزایی دەیە نووسینە دەیە ئیتڵاع هەیە بڵین وێنات هەیە بۆ هونەری مۆزیک ئەبێ یارمەتیم بی بۆ پەڕی سنفراوانی هەیوشە چه یارمەتی ئەیە خۆی کۆمەڵی خەسڵەتی جوان لە مامۆستا سەڵاح هەیە ئەتوانم بڵم بە کۆی ئەو هونەرمەندانی کە مامۆستا بوون لە فریمانگا کۆمەڵی خەسڵەتیان تیا بوو ینی بە معنەی کەلیمە مامۆستایەتیانە کرد پەروەردەی بوون بە شێوەیەک تەعاملی خوێندکارەکانیان ئەکرد کە هیچی هەوازیخی نەبوو لەگەڵ مناڵی خۆیان یەکێ لەو خەسڵەتانەی مامۆستا سەڵاح کە تایە بوو ئەوە بوو کە جیاوازی ناکردی بۆ کوڕکچێکی خۆی تەعامل یەکردی بە نوعێکی کە مهنەکەی لا خۆشەویستە کردی گرنگەکە لەوەیە بوو کە لە پەیمانگایە بەهۆی کاریگەری و بەهۆی خەمخۆری و لە خۆبردەی ئەو مامۆستایانە کە لەو سەردەمەیە زۆر زەحمەت بوو یعنی ساڵانی نەوەکان هەموو بارودۆخەکان گونجاو نەبوو فێرکەری دەیان نەوەی ڕۆڵی کورد بووە کە ئێستا هەمان هونەرمەندی بەتوانان و هونەرمەندی هەڵکەوتون دەست و پەنجەی و فێرکردنی مامۆستا سەڵاح بەسەریانەوە ڕەنجی داوەتەوە چەند جار پێوتمە پیرمێ کارتێکیان پێوتم وتی تۆ توانایشی خارقت دێ هەر بۆ نوع پێوتم تی توانایشی خارق دێ و بی بە مۆزیسیانێکی زۆر زۆر باش بەڵامەوەی کە ئەمەوێت دایمەن تەمرین کە و دامە بڕێ حتا بیرمە ساڵێکی وتی ئەگەر هاوینەی تۆ بۆ سلەیمانی و کاتە لە کەرکووک دانیشتین تێگەری تۆ بۆ سلەیمانی حەزگەوە لە ماڵی خۆمان بە لە ماڵی خۆمان تەمرین بکەوە ئەو موقیفەی لەگەڵما بۆ مامۆستا سەڵاح بەردەوام بووین و بەڵام لە سەرەتاشەوە تا ئەخیریشی هەر بە جددی و بە تۆقمەی ئیشمانتیا کرد زۆر بە ئەوەی کە بە توانایەکەوە کە لە خلالی فترێکی زۆر کە ماساڵی یەکەم و دۆم سێم ئەسوی زۆر چاک پێگەیشت لەو پەیمانگا لێرەوە خەونەکە گەورەتر بوو سەڵاح ڕەوف تەنها نۆتەی نەدەنووسێەوە بەڵکو دەیویست ئاوازی ڕەسەنی کوردی ڕێک بخاتەوە ئەوەش کێشمەکێشمێکی لای هونەرمەند دروست کردهبوو کاتێک هەستی دەکرد میتۆدە جیهانیەکانی وەک ڕۆڵاند ناتوانن گوزارش لە ناسنامە و ڕۆحی مۆسیقای کوردی بکەن ئەو تێگەیشت کە مۆسیقا تەنها بیرکاری نییە بەڵکو هەستێکە پێویستی بە نووسینەوەی ورد هەیە بە چاپکردنی کتێبی کەمانژەن کۆتوبەندی میتۆدە کلاسیکەکانی جیهانی شکاند و دەنجی ڕەسەنی کوردی کردە زانستێک تانەوەکانی داهاتوو بزانن کە ڕەسەنایەتی لەو سێ چارەکە دەنگەدایە کە تەنها لە ڕۆحی کووردا دەژەنرێت ڕۆڵاند و هاوشێوەکانی تەنها دانیان بە دەنجی تەواو و نیودەنگ دادەنا بەڵام سەڵاح ڕەوف لە ناو قورجی چیاکان و گەروی حەیرانبێژ و لاوەک بێژەکاندا گوێی لە دەنجێکی تر بوو دەنجی سێ چارەک ئەمە خاڵی وەرچەرخانەکە بوو سەڵاح گەیشتە ئەو باوەڕی کە میوزیکی کوردی پێویستی بە زمانێکی نووسراوی تایبەت بەخۆی هەیە نەک لاساییکردنەوەی بێگانە بە بڵاوکردنەوەی کتێبی دووەمی بەناوی کەمانژەن سەڵاح ڕەوف شۆڕشێکی زانستی بەرپا کرد ئەو کۆتوبەندی میتۆدە کلاسیکەکانی شکاند و سێ چارەکە دەنجی وەک جەوهەری میوزیکی کوردی جێگیر کرد من باسی ئەوەکەم کە بەپی پێویست من کتێبم نووسیوە کتێبەکان ئەوان ئەو ڕۆژانەی کە زانیمە میلەتەکەم پێویستی بە بینینی ئەو شتانەیە بینوسینەوە من نووسیومەتەوە یەکەم کتێب کە لەسەر ئامێری کەمانچە و خوێندکاری توانی کە ئیسفادەی لێکا کتێبەکە مامۆستا سەڵاح چۆن فێری کەمانچاوی دواتر کتێبەکەی کە کەمانچە ژەنی نامە پێم وابێ ئەمانە هەمووی لە خزمەتی خوێندکار و پەیمانگای هونەرە جوانەکان ئەو کەسانە بوون کە ئەهەنەیە فێر بن مامۆستا سەڵاح یەکێکە لە نووسەرە هەرە باشەکان کە ئەگەر بچینە ناو کتێبخانی کوردیەوە دەبینین ناوی مامۆستا سەڵاح ناوێکی درەوشاوەیە بۆ دروستکردنی چەندین کتێبی گرنگ و بە بەردەوام ئینووسی و بەردەوام تەحلیلی ئەمەیە کرد
مامۆستا سەلاح یەکێک بوو لەوانەی کە یەکەمین جار کتێبی بۆ ڤایۆلین و دواتریش یەکەمین کتێبی تیۆری موزیکی چاپ کرد کە لەو سەردەمەیە هەڵبەتە ئێمە وەکو نووسەر و وەکو تیۆریست باسی ئەو لایەنەی مامۆستا سەلاح حەکەین لەو سەردەمەیە کارێکی زۆر زەحمەت بوو سەرچاوە زۆر کەم بوو ئەو توانی تیۆرێکی موزیک چاپ بکات و ببێتە سەرچاوەیەکی گرنگ بۆ ئەو فێرخوازانەی لە پەیمانگا و دەرەوەی پەیمانگاشن ئەمە یەکەمین و دووهەمین کتێب بۆ لە ئەتوانین بڵین ئیساکاڵین هەرێمی کوردستان لە هەشتاکان و کۆتایی هەفتاکانی سەدی ڕابردووە بە چاپ گەیشت. لە کۆکراوەی ئەو شەرحانەیە شتێکی نووسی بۆ لە کتێبەکە کە موزیسیانێک یان گەنجێک کە بێ بە موزیسیان بیخێنێتەوە بە ئاسانی فێری و نۆتانە بێ یعنی ئەو تەجروبانی کە لە کتێبەکانە بینی بووی هەمووی بەرجەستە کرد لە کتێبێکا بەرجەستەی کرد و وای لێ کرد کە مەسەڵەن منێک یا کەسێکتر بیخێنەوە لی تێبگەین بزانین چی بەچییە. ئەو کتێبەی تەلیف کرد ئەوە بوو بە سەرچاوەیەکی باش بە زمانی کوردی کە تەڵەبەکان بەکاری بێنن بۆ فێربوونی ئامێریکەمان. طبعا بۆ یەکەم جار لە میلەتەکەمانە لە ناو کووردە ئەوەی کە کتێبیشی دانا بۆ ئاتوود بۆ فێربوونی ئامێریکەمانچە مامۆستا سەلاح ڕەوە بوو. تەلەبەی پۆلیەکی ئەکادیمیەش بووم 10 ساڵایە بۆ یەکەم جار لە ناو کووردا کتێبیش تایبەت دەرچوو نای کتێبی توێرەکانی مۆسیقا بوو. فێربوونی کەمانچە وەکو چونکە لە هەموو سلێمانیا دوو کەس ئەو کتێبیان هەبوو کە فێری نۆتەیە کردی من کتێبێکم بۆ کورد دروست کرد بۆ خۆمان لەسەر کتێبەکەی من هەر لەسەر ئەو نەمەتە بە شێوەیەکی خۆم فێربوونی کەمانچەم دروست کرد بۆ هەمووین بەڵام لە 1970 وتم کورد وەکو مۆسیقاکەی خۆی ئەوی کە وەکو مۆسیقای ئەوروپی فێر ببی ئەمە وەکو مۆسیقای کەمانژەن ناوم نا کەمانژەن ئەوە وەکو مۆسیقای کوردی تۆ فێری ئەو بی فێری سێچارەکە دەنگی بیەوانە ئەجا دوایی پەیژەکانی مۆسیقای کوردی ئەجا پەیژەکانی مۆسیقای جیهانی ئەجا ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەجا دوایی پەیژەکانی مۆسیقای کوردی دروست کردەوە. سەلاحگیان ئەم کارە پێویستی بە مەقامێکی زۆر قوڵە و پێویستیشی بە دەنگێکی زۆر تایبەتە. ناسیگیان ئەڵێن ئەگەر شمشێر نەبێت حەقوا لە ژێرەوە حەق هەر حەقە ئەم ئاوازە ئەبێت وەک ژاڵە بێت لە ناو وشکە ساڵیشدا سەوز بێت. گۆرانی پێشەکی درامای ژاڵە تەنها بەرهەمێکی میوزیشی نەبوو بەڵکو پەیامێکی نەتەوەی بوو کە لە ناو دڵی ستێدیۆیەکی سادەدا دژی زۆرداری دەسەڵات درا بە گوێی هەموواندا. ئەو کۆپلەی کە دەیوت ئەگەر شمشێر نەبێ ئەوە حەقوا لە ژێرەوە بۆ وێردی سەرزمانی خەڵکو و کۆدێکی نهێنی بۆ بەرگری. سەلاح ڕەوف توانی لە ڕێگەی دەنجی قوتابیەکی لێهاتووی وەک عەدنان کەریم و هۆنراوەی حەسیب قەرەداغی ئاوازێک دروست بکات کە وەک ناوی گۆرانیەکە لە ناو ژینگەیەکی تاڵ و پڕ لە زوڵمدا جوانی و حەق بە زیندوی بهێڵێتەوە. ژاڵە بوو بە هاواری بێدەنجی میلەتێک کە میوزیک تاکە پەناگەی بوو بۆ پاراستنی شکۆی. بێستر بوو بێستر بوو لەو ڕۆژەوە کەسێکی واسەری ئەڵدا حەزی لە ئاوازدانان بوو بۆ دراماکان پەیوەندیکی جوانی هەبوو لەگەڵ دەرهێنەرەکانە هەمووەکو هاوڕێ هەمووەکو نزیک بوون هەروەها لەگەڵ شاعیرەکانیشە دۆستایەتیشی باشی هەبوو من لە نزیکۆ ئاگام لێ لەگەڵ شاعیرەکانە کە چۆن پەیوەندیکی جوانی هەبوو. یەگومان کە تۆ ڕۆشنبیری و هەبوو لەلایەنی دراماتیکی و کاری شانۆیی و گۆرانی هەڵبژاردننی هۆنراوە دەق ئەمانە بابەتی جوان و ناوازە ڕسکێنێت. درامای ژاڵە یەکێکە لەوانە کە لە ئیشە جوانەکانی کاک سەلاحە کە بەڕای من هەر هیچی نەکردبێ ئەوەی کردووە کە زۆر گرنگە لە مێژووی مۆسیقا و درامای کوردیە کە ئەو کارە جوانەی هەیە. مامۆستا سەلاح یەکێکە لەوانی کە توانیوێتی بچێتە ناو خوڵایی دراماکانەوە کە کاتێ موزیکی بۆ داناوەیان گۆرانی هەستەکەی بەشێکی سەرەکیە لە دراماکە ئەمە کەوتۆتەوە سەر
بەهرەی مامۆستا سەلاح. درامای ژاڵە کە مامۆستا سەلاح کاری موزیکی و کاری گۆرانەکەی بۆ دروست کرد و چەند درامایەکی کەش بەڕاستی گەر ئێستا ناوەکانیانمان بێرچوو بێتەوە یاخۆت لە یادمانانە بێ. سەلیقەی مامۆسا و تەجروبە و ئەو ڕێگی کە پیایە ڕۆیشتووە چەند سەختی بڕیوە تا بووە بە مامۆستا سەلاح ڕەوف. ئەو سەلیقەیە دەورە بینێ کە ئیشێک بۆ درامایەکە ڕێک قەڵبەکەی خۆیەتی و ئیشێکیش بۆ هونەرمەندێکە کە ئاوازێک دانێ ڕێک قەڵبەکەی خۆیەتی. ئەمە مستاوایەکی بەرزی هەبوو. مۆسیقای ژاڵەم کردەوە بە سیمفۆنی ئۆرکسترایەکی گەورەی هۆڵەندی پیشانیە ئەین عەزفیەکە. لە ساڵی 1970 شاری بەغدا بوو بە سەلمێنەری مێژوویەکی نوێ کە گەنجێکی کورد بە پەنجەکانی دەینووسیەوە. سەلاح ڕەوف ئەو کوڕەی گەڕەکی سابوونکەران کە ڕۆژێک بەدزی باوکی و لە ژێرزەمینە ساردەکان داوانەی میوزیکی دەخوێن ئێستا لەسەر بەرزترین سەکۆی پایتەخت وەستاوە. ئەو شەوە تەنها بەهرە نەبوو کە دەژەنرا بەڵکو ئەنجامی ساڵانێکی درێژ لە خۆڕاگری و ڕۆژانە 13 کاتژمێر مەشقی بێوچان بوو. سەلاح بۆ 2 ساڵ لەسەر یەک بوو بە یەکەمی عێراق لە ژەنینی کەمانچەدا. ئەو سەلماندی کە میوزیکی کوردی کاتێک بە زانست و عەشق ئاوە درێ دەتوانێت لە بەرزترین ئاستەکاندا و لە ناو جەرگەی پایتەختەکانیشدا بدرەوشێتەوە. کاتێک کە میوزیکی داناوە ئەو هەستەی هەبووە، ئەو هەستە بەرزەی هەبوو و توانایشی هەبوو کە ئەم میوزیکە جیاوازە لە میوزیکێک بۆ گۆرانی. میوزیکی جاکردوتەوە بۆ دراما، گۆرانی جاکردوتەوە بۆ دراما، بەڵام ئەم گۆرانیانە پێڵەن گۆرانی درامی. خصوصیەتی خۆی هەیە، خەسڵەتی خۆی هەیە کە مامۆستا سەلاح دەرچی بەم خەسڵەتانە کردووە. بەڵام خۆشبەختانە بۆ ئەو کاتە بەم توانایە بەم هەستە کە لە ناخی خۆیەوە هونەرمەند ئەمەی دروست کردووە توانویەتی ینی کارێکی بەرز بکە. تاوان مامۆستا سەلاح تەنیا بڵێن ئامێر ژەنێک نییە، ڤایۆلین ژەنێک نییە، ئەو ئاوازدانەرێکی بەتوانایە و ڕۆشن فکریشی بواری مۆزیکە لە بوارەکەی خۆیە. دلیلیش بۆ ئەوە ئەو نووسینانەیەتی بەردەوامە بەردەوامدا کۆچیەکە لەسەر ئەوەی کە لە ڕێی مەقامێکەوە لە ڕێی پێژەیەکی مۆزیکەوە کە ئەوێت کە تەواو ساغی کاتەوە کە ئەم مۆسیقایی ئێمە کە هەمانە بە توێری بە پراکتیکەوە هەمووی میلەتی کوردە و میلەتانی تر سوودیان لە ئێمە بینیوە. زیاتر وەکو ژەنیاری ئامێریکەمان خولیایەکی باشی هەبوو و توانایەکی باشی هەبوو لە ژەنینە و بوش بە یەکێک لە ژەنیارە باشەکانی تیپی مۆسیقای سلێمانی لە ئامێری کەمانە. هەردەکەی گەرمیان کاچی باکەچی چونکە تۆی لێیە بوویە ئەوا بخاچی چونکە تۆی لێیە بوویە ئەوا بخاچی سەوزەڵێ و سەوزەڵێ سەوزەڵێ و سەوزەڵێ سەوزەڵێ و خانم بیر بێتەوە سەوزەڵێ و خانم پەیوەندی کردووە بە کۆمەڵێک میسیزیانی ئەو وڵاتەوە لە هۆڵندا. بۆی باس کردم کە چەندین مۆسیقی ناسیوە و بە یەکۆ دانیشتون و لە ئۆرکسترای ئەو شاری کتیایە بۆ میوزیکی ژەنیوە و احترامیان گرتووە و ڕێزیان لێناوە و تەنانەت میوزیکی بەرهەمەکانیان لێداوەتەوە. بەڵام مامۆستا سەلاحیش مۆسیقای ژاڵە بینیومە پیشانیاوم کە ئۆرکسترایەکی هۆڵندی بۆیان ئەزف کردووە. کاتێک کە مۆسیقایەکی کوردی ئەەکەی بە ئۆرکسترا و لە وڵاتێکی ئەوروپیا پێشکەشەکەی جێگەکە گرنگە. بۆ نمونە ئەو لە شارێکی هۆڵندا ئەو کاری کردووە لەو شارەیە بابەتی ئۆرکسترای کوردی نەکراوە. گۆرانی کوردی بە شێوەی ئۆرکسترانی یان پارچە موزیکێک بە بێت دەنگ موزیکی بێوشە پێشکەش نەکراوە. گۆرانی زام ئەگەر من لەو خانێشە ڕیزی نەکەم بەڵام یەکێکە لە شاکارەکانی گۆرانی کوردی لەبەر ئەوە ناکە من وتومە لەبەر ئەوەی کەوا ئاوازی مامۆستا سەلاحە و تێکستێکی بەرزی
خاڵێ خۆش بوو شاعری گەورەی نەتەوەکەمان شەرکۆ بێکەسە دەست لە ملی ئازارەکانیەک نەکەن چۆن بەرینی گوڵی بەخچەی دنیای دوورتر ساڕێژەکەن بە دوو کەناری ڕووباری باڵی فڕینی سەڵاح ڕەوف بۆ من پشتە پەنایە باوکم کتلەیەکە لە مۆسیقا سەڵاح ڕەوف باوکم بووە مامۆستام بووە ڕەفیقیشم بووە باوکم ینی پێی خۆش بوو کە عازف چەلۆیەکە بچێتم ئەو کاتە ینی بیرم نایە مەسەرەن ئافرەت هەبوو بێ عازف چەلۆ بێت پێش ئەوەی کە من ڕۆژمە پەیمانگا وابزانام یەک کچێکی کە هەبوو ئەو عەسفی چەلۆیەکە ساڵێک پێش من بوو شتێکی ئاواهیم بیرێتەوە بەس بیرم نایە زۆر کەس کە عازف چەلۆ بوو بێت زۆر پێی خۆش بوو کە عەسفی چەلۆ بوو ناوەکەی خۆی بۆ من گەورەیە گەورەیەکە کە ئەتوانم بڵم مناڵی مناڵەکەشم ئەتوانێت تەنەها ساڵیکە شانازی بە باپیریانەوە بکەم بە سەراحەت بیرمێ باوکم ئیتر چەلۆشتم لێ بەجێش بوو باوکم چەلۆیەکی بۆ کڕیم لەوێ لە کوردستان باوکم سەفەری کردەوە چوو بۆ کوردستان چەلۆیەکی بۆ کڕیم فەقیرە چەلۆکی ئەو هەموو ڕێگایە بەسەر شادی خۆیان هێدا بم تارە بۆ ئەو تارە بووی هێنام بۆ بەریتانیا یعنی حەزی کرد کە هەر بەردەوام بم زۆری پێ خۆش بوو کە بەردەوام بووم من بە جددی حەزم لە حالەتی کلارنێت بوو و اختیاری خۆشم و ئەویش پشتیوانی کردم بەڕاستی زۆر پشتیوانی کردم و ئامێری بۆ هەڵبژاردم ئەمە بوو بەهۆی ئەوەی کە من بە فەرمی ئامێری کلارنێت بژم کە ئەڕۆشتمە ژوورەوانێ لە یەکەم دەقانێ کە ئەگەیشتمە لای دەرگاکەەوە ئیتر باوکم نەبوو بڕاوکە یعنی ئیتر هەموو شتێک وەکو معاملەی هەر تەلەبەکانی تر ینی هەستم پێ ناکرد کە سەڵاح ڕەوف باوکی منە هەر مامۆستاکانی کەش هەمووی وەکو ئەوی کە باوکم معاملەی منیە کرد ئەوانی کەش عینە شت معاملەی منیانە کرد یان باوکیش عینەن شت معاملەی ئەوانی تریانە کرد لەبەر ئەوە مامۆستایەتی بوو لە ناو پەیمانگای هونەرە جوانەکانە باوکایەتی نەبوو بە سەراحەتەکەی کوڕ و کچەکەی مامۆستا سەڵاح لە پەیمانگا وەرگران کاکە لاوک و یانیان یعنی باوەڕەکەی ئەو هەڵسوکەوتەی لەگەڵ ئێمە کرد هەمان هەڵسوکەوت بوو کە لەگەڵ کوڕکچەکەی خۆیایی کرد بەبێ جیاوازی چۆن مەسەلەن ئەگەر کوڕەکەی خۆی تەمرینی نەکردایە محاسەبەی کرد ئاوەش محاسەبەی نەکرد یعنی بەبێ جیاوازی چۆن تەعاملی لەگەڵەوە نەکرد ئاوەش تەعاملی لەگەڵ ئێمە کرد ئەم گەڕانەوەی تەنها گەشتێکی ئاسایی نەبوو بەڵکو دواوێزگەی پەیوەندی ڕۆحەکانی نێوان باوک و کوڕ بوو سەڵاح ڕەوف کە تەمەنێکی بەنووسینەوەی ئاوازەکان بەسەر برد لەو ساتە کورتەدا تێگەیشت کە پڕمانەترین ئاواز دەنجی هەناسەکز و پڕ لە میهرەبانەکانی باوچێتی خۆ بەخێربیتەوە کوڕی شیرین بەخێر بێتە تۆ چۆنی سەحەتە باش تەنها چەند ڕۆژێک دوای ئەو باوەشە گەرمەی کە بۆنی نیشتیمانی لێدەهات باوکی بۆ هەمیشە چاوەکانی لێکنا و کۆچی دوایی کرد ئەو گەڕانەوە کتوپڕە بووە دوا دیاری کوڕێک کە بە دەمبانجی دڵەوە هاتبوو دیدارێک کە باوک تەنها بۆ بینینی ئەو دوا تیشکی ژیانی لە چاوەکانیدا هێشت بۆوە تەماشام کرد لەسەر یەکێ لە قەڵەینەکە ئال قەڵێرە درێژانە پاڵکەوت باور هەستا بەحاڵ زۆر نەخۆش باوەشی پیاکردوم بە قوربانە بمسکە چەندم پێخۆشەکە و بینم کە هاتوویتەوەی منیش دانیشتم بەڵام تەسەوری منەوەم نەکرد کە لە خلالی ئەو شەو ڕۆژە ئەمری خوا بکە حەزەکەم ببینم وڵایتە دانیشتیم لەگەڵی و ئەوانەوتم باوکە گیان چی پێویستی چم پێویست نییە بەس بینینتم پێویست بووە مامۆستا سەڵاح وەکو هونەرمەند بەواتە هونەرمەندە ئاوازدارێکی کورد ڤایۆلین ژەنێکی بەتوانە لەگەڵیشە نووسەرێکی بواری مۆزیک ڕۆشنفکرێکی بواری مۆزیک و گۆرانی کوردیە مامۆستا سەڵاح ڕەوف یەکێکە لە پێشەنگەکانی سەدەی بیستەم
لە ئاوازە لە چاپکردنی کتێب و لە پێشکەشکردنی مۆزیکی دراماتیکیە. ئەو هونەرمەندەیە هەتا بژی لە ناو ناخیا گەڕانێکی بەردەوام هەیە بۆ جوانی، بۆ هونەر، بۆ ئاواز دروستکردن، بۆ میوزیک ژەنین. بیر و فکری نەتەوایەتیمان بۆ خزمەتی میلەتەکەمان نزیک بوو. من جێی شانازیمە و هیوای سەرکەوتنی بووە خوازم و هیوادارم هەر سەرکەوتوو بێ. مامۆستا سەلاح کەسێکی خۆشەویست بوو، هونەرمەندێکی ڕەسەن بوو، هونەرێکی پاک و جوانی پێشکەشە کرد، ئەوە وای کرد بوو بە تەواوی بچێتە ناو دڵی کۆمەڵانی خەڵکەوە. کەسێکی ماندوونەناس، موزیسیانێکی باش، ئاوازدانەرێکی باش و کەسێکی زۆر ڕۆشنبیریش. ژیانی سەلاح ڕەوف چیرۆکی ئەو ئاوازەیە کە هەرگیز کۆتایی نایە. ئەو لە سابوونکەرانەوە دەستی پێکرد و بە هێمنی هەنگاوی ناو بە دەستێکی پڕ لە ئامانەتەوە نۆتەکانی گەیان دەلووت کە هەرە بەرزەکانی هونەری کوردی. سەلاح تەنها میوزیشی نەژەنی، بەڵکو میوزیشی کردە زمانێک بۆ ناسنامە و زانستێک بۆمانەوە. ئەمڕۆ هەر کاتێک ژێیەکانی کەمانچەیەک لەم شارەدا دەلەرێنەوە یان پەنجەی قوتابیەک بە دوای ئەو سێ چارەکە دەنگەون بۆ دادەگەڕێ، ڕۆحی سەلاح ڕەوف لەوەیە. ئەو ساتەی نۆتەیەک لە ناو هۆڵەکاندا مانا بە بێدەنجی دەبەخشێ، پەنجەمۆری ئەو هونەرمەندە لە ناو هەناسەی ئاوازەکاندا دەدرەوشێتەوە.